ئەمڕۆ بەبوونە یادی لە دایکبوونی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێ کۆبووینەتەوە. This transformation that I will explain now مامۆستایانی بەڕێز خوشک و برانی ئازیز ئەسڵاوی خوای گەورەتان لەسەر بیت. طبعاً بەر لە هەموو شتێکمە خۆشحاڵم کە لە مەراسیمێکی وەها شکۆدار داگەمێ پێ بڵم کە زۆرم خۆشەوی پێ دڵێن کە زۆر خۆشمەویت خۆی گەورە بزنبی خەم بکەتەوە ئەزیزترین کەسی لەگەڵ نازانم باز ناکرێت خۆشەویستی هەمیشە ڕاحەتی نەفسەوە کە باسم کرد یعنی ئینسان پێی ئەگەشێتەوە پێی گەورە ئەبێت. ذکر و یادی تۆ دەکەم چون ذکر و یادی تۆ دەکەم ای با منۆ پنهان شده از دل سلامت میکنم تو کعبه ای هر جا روم قصد مقامت میکنم